ڕازان و خۆشەویستان، یەکێک لەو سەرمایە گرنگی کە بۆ مرۆڤ دەمێنێتەوە ڕۆژتێکی جوانی هەیە. بوونی ئەم ڕۆژتە کاریگەری ئەبێ لەسەر مرتاحی و لەسەر ئاسوودەیی خۆی و لەسەر دەوروبەریشی بە هەمان شێوە. هەمیشە ئەو کەسانی کە ڕەوشتێکی باش و ڕەوشتێکی پاکیان هەیە هەمیشە لە نێو کۆمەڵگادا جیاوازتر سێر دەکرێن و لەگەڵیشیدا ئەو بەها باڵانەی کە هەن پێویستە لە وجودی خۆماندا بیپارێزین. ئێمە باز لەوە دەکەین کە چۆن ڕەوشتی خۆمان بپارێزین، خەسڵەتەکانی ڕەوشت کامانن، بەچی دەوترێت ڕەوشتێکی زۆر باش و بە هەمان شێوە بەها باڵەکانیش و شێوازی پاراستنیان چۆن پەرەی پێ بدەین لە نێو خودی خۆماندا و دەستیان پێوە بگرین، ئاگاداری بین. بجاری وا هەیە بە بچووکترین شتێک لەوانەیە پەڵەیەک لەکەی بکەوێتە سەر ڕەوشتێکی مرۆڤ یاخود لەسەر بەهایەکی باڵای زۆر گرنگی. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا کامەران فەتا توێژەر کە لێرە میوانە. مامۆستاگیان زۆر بەخێر بێی. مامۆستا خۆی باڵادەست لە چەندین ئاەتی قورآنی پیرۆز و لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم باسییان لە ڕەوشت کردووە. ینی زۆر جار ڕەوشت و ئەخلاق و ئاکار و ئانە زۆر زیاتر لە عیبادەت ینی تەرکیزی لەسەر کراوەتەوە، زۆر زیاتر لە نوێژ و ڕۆژ و زەکات و زۆر شتی دیکە کە من ئەیندراسم بۆ ئەمە بۆچی بۆ خۆی باڵادەست ئەوەندە بەلایە و گرنگە کە مرۆڤ ڕۆژتێکی جوان و ئەخلاقێکی جوانی هەبێ؟ بەناوی خۆی گەورە دەستان خۆش بێ. بابەتەکە بابەتێکی گرنگە، ئەوەشی کە هەم لە دینە هەم لە کۆمەڵگەشە زۆر بابەتی ڕەوشت بابەتێکی هەستیادە، چکە لە کۆتایی خۆی گەورە مرۆڤی دروست کردو بۆی تعارفیان هەبێ پێکەوە، واتە یەکتر بناسن. کە مرۆڤیش تعارفی هەبوو ئەساسەکەشی ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ یەکاکەن. یعنی مرۆڤەکان خۆی گەورە دروستی کردوون بۆ عیبادەت، بەڵام گرنگترین شتیش لەوە ئەوەیە کە مرۆڤەکان پێکەوە مامەڵەیان لەگەڵ یەک جوان بێ. سەیرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ ئەگەر کەسێک وەفاتی کرد و 4 کەس باشیان وت و 4 کەس لێی ڕازی بوون، ئەو کەسە بێتە ئەهلی بەهەشت. کەواتە لێرە یا ڕێگای تۆکمەکردنی کۆمەڵگا بە ڕەوشتۆ ئەکرێ. یعنی ئەکرێ بڵێن ڕەوشت شتێکە حاڵێت چۆنێتی مامەڵەی مرۆڤەکانە، چۆنێتی مامەڵەی مرۆڤەکانە. یعنی ئەگەر مرۆڤەکان نەزانن چۆن ماماڵە ئەکەن، عیبادەتەکانیشیان کەم و کورتی تێکەوێ، عیبادەتەکانیشان کەم و کورتی تێکەوێ لە بەروی ڕقی تێکەوێ. کەواتە لێرە ژەنگ و ژیوار لە پەرستنی خوای گەورەشە بۆ مرۆڤەکان دروستە بێ. ئەگەر مرۆڤەکان پەیوەست نەبن بەیەکەوە، سیرەکەی باسی حەسادەت کراوە، حەسادەت باسی ڕق کراوە، باسی هەندێک بابەت کراوە کە کۆمەڵگە تێکەیە. یعنی لە دینە ئەوەی کە زۆر باسی کراوە حرامە بابەتە ڕەوشتیەکانن. بۆ چونکە بابەتی ڕەوشت ئەگەر لە هەر مرۆڤێکا بێ هەموو جوانیکی پێ ئەبەخشێ، و ئەگەر بابەتی ڕەوشتیش لە مرۆڤانە بێ هەموو جوانیکی لێ ئەسەنێتەوە. یعنی ئەتوانین بڵین پێناسەی ئەم مرۆڤەیە لە کۆمەڵگایە. سیرێکی هەندێک مرۆڤ هەیە با لێرە باسی شتێ بکەی، باسی بۆ ڕەوشت ئەوە نەگرنگە. هەموو مرۆڤێ نرخێکی هەیە لە ناو کۆمەڵگایە، نرخێکی هەیە. ئەم نرخە پەیوەستە بە کۆمەڵشتەوە، پەیوەستە بە بڕوانامەوە، پەیوەستە بە پێگەی کۆمەڵایەتیەوە، پەیوەستە بە دەوڵەمەنیەوە. نرخی هەیە، ئەم کەسە نرخی هەیە. بەس ئەگەر ئەم نرخە ڕەوشتی لەگەڵانە بێ، نرخەکەش لە دەسەیە، نرخەکەش لە دەسەیە. یعنی کەسێک بە نمونە ئەگەر بازرگانێکی گەورە بێ، گەر ئەم بازرگانە بەها پێگەیەکی گەورەی هەیە لە ناو کۆمەڵگایە، بەس ئەگەر بەها ڕۆژێک لێی بینرا بازرگانێکی بێویژدان بوو، کاڵایەکی خراپی هێنایە ناو کۆمەڵگا، کەواتە ئەم کەسە ئیتر ئەو نرخەی نامێنێ. یعنی بۆیە ڕەوشت نرخەکان بەردەوامی پێئەدا، پێگەی مرۆڤەکان بەردەوامی پێئەدا. یعنی هەموو مرۆڤێک پێگەیەکی هەیە لە ناو کۆمەڵگەیە، ڕەوشت ئەم پێگەیە بەردەوامی پێئەدا. بەڵام دوورکەوتنەوە لە ڕەوشت پێگەکەی لە ناو ئەبا. بۆیە بەڕاستی ئەگەر لە ناو هەر کۆمەڵگەیەک ڕەوشتی تیانە بێ، ئەو کۆمەڵگەیە ناتوانن بەردەوام بن. سێکە ئیسە بە نمونە لە ناو کۆمەڵگەیەکی مسلمانە
ڕەوشت بەرزی پەیوەست دەکرێت بە ویژدانەوە بە دینەوە یعنی بێ چاودێری مرۆڤەکان وا لێکەن کە ڕەوشتیان هەبێ واتە کاری هەڵە نەکەن ئەخر ڕەوشت چییە؟ کاری چاکەکردن و کاری خراپە نەکردن بەڵام ئەگەر کۆمەڵگەیەکی ئایندار نەبێ دێن سەیرەکەن چیەکەن؟ ئەم چاودێریە ئەکەن بە یاسا بۆی هەر خەڵکەکە ڕەوشتی باشکە بۆیە کۆمەڵگە چەندە پێشکەوتوو بێ ئەگەر ڕەوشتی تیانە بێ ئەو کۆمەڵگەیەدا ئەڕۆخێ وەکو چی وایە؟ وەکو کانیەک وایە وەکو کانیەک وایە ئەم کانیە ئەگەر ئاوەکە لە ناخی زەویەکەەوە هەڵقوڵێ ئاوی ڕوون ئەیە باشە؟ بەس ئەگەر سەرچاوی خەڵتەوە پوش و پەلاش و ئەمانەی تێبکەوێ ئەویش ئاوی چیمانەیەتی؟ ئاوی خراپمانەیەتی بۆیە کەواتە ڕەوشت بابەتێکە بناغی کۆمەڵگایە یعنی تۆ بیەنە پێش چای خۆت ئەگەر دیوارێ بکەی لەسەر لەما ئەم دیوارە چی لێ دێ؟ ئەم دیوارە ڕوخێ ڕەوشت بناغەکەیە یعنی بناغی کۆمەڵگایە کە ئەتوانین بڵێین وێنەیەکی جوان ئەدا بە تاکەکان لە ناو کۆمەڵگایە مرۆڤەکان بە ئارامی و ئاسوودەیی بە یەکەوە ئەژین یعنی ئەگەر بێت و ڕەوشت بەرزی لە ناو کۆمەڵگەیانە بێ مرۆڤەکان بە شەڕەنگێزی لەگەڵ یەکە ئاژین زۆر باشە ئایا بناغی سەرەتایی تاکەکان کاتێکدا لە خێزانێکەوە پەروەردە دەکرێن و دواتر دەچنە ژینگەوە تا چەندێک ئەم گۆڕانی ژینگانە کاریگەری لەسەر ڕەوشی تاک ئەبێت؟ خۆی ئێمە لێرەیە ئەتوانین ئەڵێ پەیوەستی کەینەوە بە بەهاوە ئەم بابەتە پەیوەستکەین بە بەهاوە خۆی سێ شت ڕەکیزەی سەرەکین لەسەر ڕەوشتی مرۆڤ یەکێک لەوانە ئیرادەی بەهێزە یعنی ئەم مرۆڤە مەشقێکی بەهێزی کردبێ لەسەر کاری چاک ئیرادەیەکی بەهێز یەکێکی کە لەوانەی کە بەڕاستی کاریگەری هەیە لە هەڵگرتنی بەرپرسیارەتیە یعنی چۆن ئێستا هەر یەکە لە ئێمە ئەم سێ کەسە پێمان وابێ پێمان وابێ خەڵکی چاو لە هەڵسو کەوتەکانمانەکە ڕەوشتی باشەکەین ئایسە بە نمونە دایک و باوک مناڵ چاو لە ڕەوشتی دایک و باوک کاتە ئەگەر باوک و دایکێ بەرپرسیارەتی پەرۆدەی مناڵەکان هەڵگرن لای مناڵەکان هەڵە ناکەن بۆ چونکە ئەزان مناڵەکان چاوێن لێەکەن کاتە ئەمە دوو ئەنجا وجدانی زیندوو ئەمەیە وجدانی زیندوو بەڕاستی لەوا وێنە ئەکرێ کە ئەم مرۆڤە بزانێت چی چاکە و چی خراپە لێرە شتێکی تر دروستە بێ ئەی کاریگەریەکان چین کاریگەریەکان یعنی مرۆڤێ بەرپرسیارەتی هەڵەگرێ مرۆڤ وجدانێکی زیندوویە کاریگەریەکان پەلۆدەی خێزان باشە ناو ژینگەی کۆمەڵایەتی باشە ئەمانە هەمووی کاریگەری لەسەری هەیە بەڵام یەکشت زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی ئەبێ زۆر بە هەستیاری مامەڵەی لەگەڵ کە ئەڵێن بابەتەکە پەیوەستە بە بەهاوە بەها پێناسە بە ڕەوشتەدا یعنی چۆن ئەگەر سەرچاوەی ڕەوشت ناخی مرۆڤەکان بێ ئەوە پەروەردەی خێزان ئاین پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەمە کاریگەری لەسەر ڕەوشتەکە دروستەکەن بەس کاریگەریەکی کاتیە یعنی چۆن بنمونە واتە ڕەوشتی مرۆڤ گرنگە لە ناخێکی بەهێزەوە بووە لە دینە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فەرمێ ئەو دڵەتان چاک بێ هەموو جەستەکە چاکە بێ کاتە لێرەیە ڕەوشتەکە سەرچاوەکەی ئەگەر دڵەکە بوو چاکە بێ بنمونە چۆن ئەگەر مرۆڤێک هەر تەنها پەیوەست بێ بە کارتێکە لە دەرێکیەکان لە بابەتی ڕەوشتا مرۆڤێکی سەرکەوتوو نابێت چۆن ئەم مرۆڤە ئەگەر بچێتە ناو کۆمەڵێ مرۆڤی شکست خواردوو وەکو ئان مامەڵەکە ئەگەر بچێتە ناو کۆمەڵێ خەڵکی دیندار و موسڵمان دەسەکا بە نوێشکردن بچێتە ناو کۆمەڵە ناو خەڵکی پیاومەعقوڵ قسەی پیاومەعقوڵانەکە لێشی نایە بۆیە کاریگەری هەیە پەلۆدەی خێزان
پەروەردەی خێزان کاریگەریەکی سەرەکی هەیە، ئاین کاریگەریەکی سەرەکی هەیە، بابەتە زانست، کتێب خوێندنەوە، مامەڵەمان لەگەڵ یەکتری، یعنی سەیریکە ئەڵێ بابەتی ڕەوشت، یعنی سە بنمونە من لێرەیە جەنابەت پرسیارێکی بە نوعێکم لێ یەکەی دەتوێ حراجم بکەی، وەنی ئەگەر من تێک چووم بەو پرسیاری تۆ کەواتە ڕەوشتی من پەیوەست نییە بە ناخمەوە، پەیوەستمە بە کاتێکە لە دەریشەکانەوە، بۆیە تۆڕە ئەبم، بۆیە مامەڵەم نادروست ئەبێ، بۆیە مرۆڤ هەتا بتوانێ کاریگەری دەرێکیەکان بە چی تێبگا؟ بە پێشخستن و جوانکردنی ڕەوشتی تێبگا، ئەوەی کە مهمە بگەڕێتەوە بۆ ئەسڵەکە. ئەسڵەکەش چییە؟ ئەسڵەکەش بابەتە دینەکەی. بۆیە بابەتی ڕەوشت زۆر هەستیارە، ئەزانی وەکو چی وایە، تۆکو پشکوێگە خەیتە سەر دەست ئەوهایەکەکەی لە پڕێکە گۆڕانکاری بەسەرایەت، بەڵام مرۆڤی بەرپرسیار ئەیگێڕێتەوە. ئەمانەوێ هەڵەیە بکەین، ئەم هەڵەیە من چاوی لێ یەکرێ، باشە ئەمەوێ هەنگاوێ بنێم، نا ئەم هەنگاوەی من چاودێری لەسەرەکرێ، سەیریکە بەنمونە بۆ کاریگەری پەرۆدەی خێزان لەسەری دروستە بێ. کەسێک ئەڵێ ئەگەر من هەنێ هەڵسو کەوتکەم لەسەر خێزانەکە مەحزوبە، بۆیە هەنێ هەڵانێ نایکا. وجدانێکی زیندوو، کەسێک ئەڵێم چاودێری یاسای لەسەر نییە، هیچ چاودێریکی لەسەر نیە، تەنها چاودێری خوانە بێ، هەندێک هەڵە هەیە نایکا، دزیە نایکا، باشە ئەمە کاریگەری چیە؟ کاریگەری ناخێتی بۆچی؟ بۆ ئەوەی لە ناو کۆمەلگای جوان بێت. کەواتە ئێمە ئەتوانین بڵین کۆی پێک هاتەکانی کۆمەلگا ئەوەی پێی ئەڵێن شتێک ناوی شت بێ، کاریگەری لەسەر ڕەوشت هەیە. حتا ئەم شێوازی دانیشتنە، دیکۆراتی ماڵ، هەموو ئەمانە کاریگەری لەسەر چی هەیە؟ لەسەر ڕەوشتە. یعنی ئەیسە من نمونێتان بۆێنەوە، ئەم دیکۆراتی لێرەیە دانراوە، ئەگەر بەدڵی ئێوە دانەنراوێ کاریگەری لەسەر پرسیارەکانشتانەیە کە لە سەمنێکەکە. بۆیە پێک هاتەکان هەمووی بەڕاستی کاریگەری هەیە، بەڵام بابەتە ئەساسیەکە ئەوەیە کە مرۆڤ هەوڵ بدا بیجێڕێتەوە بۆ سەرچاوە ئەسڵەکە کە دڵ و دەروون و وجدانی مرۆڤەکە خۆیەتی، کە دینیش ئەتوانێت ئەوە زیاتر بچەسبێنێ. مامۆستاگیان پێداچوونەوە بە نەفسی خۆمان، بە کار و کردەوەی خۆمان، ئەگە بکرێ ڕۆژانە هەفتانە چەند خولەکێک بیر بکەینەوە بزانین بۆ من ئەمڕۆ چ قسەیەکی خراپم کردووە، چ مامەڵەیەکی خراپم کردووە لە شوێنی ئیشما لەگەڵ هاوڕێکانمان، لەر شتێکی دیکەیە. ئەمە تا چەند گرنگە، تا چەند واکە کە ئێمە هەموو جارێگانی ڕەوشتێکی باشمان هەوێ بەها باڵەکانمان پارێزراو بن. خۆی چونکە کاریگەری خێرا لەسەر ڕەوشتمان هەیە، بۆیە ئەڵێ ڕەوشت بەهرە نییە. قسێکی زۆر جوان هەیە، ئەڵێ ڕەوشتی مرۆڤ بەهرە نییە، ڕەوشت مەشقە، مەشق و ڕاهێنانە. مەشق و ڕاهێنانیش پێویستی بە چییە؟ بە چالاکی ڕۆژانەی بەردەوامە. ئەگەر وەرزشکارێک هەفتەیەک وەرزش نەکا، قووەتی پێ نامێنێ، ئەو قووەتەی کە قەرارە پێی نامێنێ. بۆیە بابەتی ڕەوشتیش ڕۆژانە، نەک ڕۆژانە، باوەڕکە بە پێی کاتەکان گرنگە مرۆڤ پێداچوونەوە بە خۆیان بکە، چونکە یەک شت هەیە لە ناخی مرۆڤ، مەسەلەی حەزە. حەز یعنی حەز ڕەوشتی مرۆڤ گۆڕانکاری زۆری تیاکە، یعنی حەزی خۆ دەرخستن ڕەوشتە گۆڕێ، حەزی سەرکۆکردنەوەی سەروەت ڕەوشتی مرۆڤە گۆڕێ، حەزی ناوبانگ ڕەوشتی مرۆڤە گۆڕێ، حەزی تۆڵەسنەوە ڕەوشتی مرۆڤە گۆڕێ. مادەم حەزەکەش بەردەوام لەگەڵمانایە، کەواتە بەردەوام پێویستمان بە مەشقە، نەک هەر ئەوەش شەیطانیش لەگەڵ ئەوەیە وا ئەکاکە چی؟ کە ئێمە هەندێک ڕەوشتی هەڵە بکەین بەڕاستی. بۆیە بەڕاستی ڕەوشت بەرزی پێویستی بە ماندووبوونە. ئەمە کورتە و پوختەی قسەیە، هەر مرۆڤێ نەیەوێ ماندوو بێ ناتوانێت ڕەوشت بەرز بێ. یعنی چۆن؟ مرۆڤ ماندوو ئەبێ کە ڕێز لە خەڵکە گرێ، ماندوو ئەبێ کە بەرامبەرەکەی بێڕێزی پێکاڵێ. ڕۆژێ عەلی کوڕ ئەبی تاالب ڕزای خوای لێبێ بەناو کۆڵانەکانی مەدینەیە ئەڕۆشت، پیاوێک جوێنی پێدا جوێن خۆی تێنەگەیاند. ئەڵێ کابراوتی ئەی عەلی مەبەستم تۆیە. ئەڵێ
ئیمامی عەلی سەیرێکی کردووتی ئاخر دەی من نامەوێ ڕێز لە تۆ نەگرم، من حەزەکەم ڕێز لە تۆ بگرم، بۆیە جوابم نەدایتەوە. یعنی ئەمە چییە؟ چونکە ئەم پیاوە ئەم سەحابەی خاوەنی پەیامێکی گەورەیە، خاوەنی بەهایەکی گەورەیە لە ناخیا، پەیوانیە سەیریکە پەیوانیە ئەم شکستی خواردووە کە ئەو دوێنێکی خراپی پێبا. ئەمە زۆر مهمە. یعنی لە پێناسەی مرۆڤەکانە ئەڵێ مرۆڤە گەورەکان ڕەوشتیان بە وەسف و سەنای خەڵکی و بە زەمی خەڵکی ناگۆڕێ. ئەمەیە بەڕاستی پێویستی بە چییە لە سەقسەکەی جەنابەت؟ ڕەوشتی مرۆڤ پێویستی بە مەشقێکی بەردەوامە، پێویستی بە ڕاهێنانی بەردەوامە، پێویستی بە بیرکردنەوەی بەردەوام، گەرموگوڕی زیاتر، پێویستی بەوێ دائیم وجدانی زیندوو بێ. وجدانی زیندوو هەر یەکە بە جۆری پێناسەیەەکە. من پێی ئەڵێم ئیمان، کەسێکی تر پێی ئەڵێ وجدان، کەسێکی تر پێی ئەڵێ هەستکردن بە بەرپرسیارەتی، هەر یەکە و ناوێکی لێنێ. بەڵام گرنگ لێرە ئەمەیە ئەم مرۆڤە ئەمەیە ئەسڵەکە، ئەم مرۆڤە هۆشیارانە مامەڵە بکە. یعنی پێی ئەڵەن چی؟ کاتێ ئەتوانین ڕەوشتێکی جوان بخەینە ناو کۆمەڵگاوە، ئێمە هۆشیارانە مامەڵەکەین. وای گەورە عەقڵی بە مرۆڤ داوە، ئەم عەقڵە بەکاربێنێ بۆی هۆشیارانە مامەڵە بکە و بتوانە ڕۆژێکی جوان بخاتە ناو کۆمەڵگا. مامۆستا بابەتێک کە ئەمە تاکەکانمان ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵیا هەیەکێکە لە دیجیتال میدیاکان. جا دیجیتال میدیاکان هەر لە مناڵێکەوە بگرێتاوەکو و کەسێکی بەتەمەن ڕۆژانە بەرکەوتەی هەیە. ئایا دیجیتال میدیا و سوشال میدیاکان تا چەنە کاریگەری هەیە لەسەر ڕۆشتی تاکێک؟ خۆی ئێمە ئەڵێین وێنەکان کاریگەری لە ناخی مرۆڤەکانە. دیجیتال میدیا چییە؟ وێنە چۆن کاریگەری ها سەیریکە. وێنە کاریگەری هێواش دروست ناکە، وێنە کاریگەری کاردانەوە دروستەکە. بۆیە دیجیتال میدیا کەناڵە بینراوەکان کاریگەری ڕاستەوخۆیان هەیە. یعنی ئەو دەقە کە ئەی بینێ ڕاستەخۆ کاردانەوەی هەیە. بەڵام وشە ئیسێمەم قسانە ئەەکەیت کەسێک حەزەکە سوودمان لێ ببینێ، ئەبێت چی بکە؟ ئەبێت جارێکی کە گوێمان لێ بگرێتەوە، جارێکی کە دووسێ جا گوێمان لێ ئەنجا بزانین فڵان کە زووتی چی. بەس یەک چیرۆک ئێستا ڤیدۆیەک لێ بدەن، یەک ڤیدۆ مناڵێکیش سەیریکە بەقەت گەورەیە لی تێگا. یعنی بۆیە وێنەکان بۆیە کاردانەوەی خراپی، کاردانەوەی باش و خراپ ڕاستەوخۆیە، چونکە ئەڵێ وێنەکان لەگەڵ عەقڵی باتین و عەقڵی شاراوی مرۆڤ کارەکەن. عەقڵی شاراوە عەقڵی باتینی مرۆڤ ڕاستەوخۆ لەگەڵ وێنا مامەڵەکە. تۆش کە وێنەی ئەیتێت ڕاستەوخۆ مامەڵەکە. هاوکوایە مناڵێک دایکی پێڵێ ڕۆڵە وەرە خواردنەکە و خۆ، برنجی داناوە، گۆشتی داناوە، نێ فاسۆلیا بەدڵ و دایان بۆی دروستکردۆنێ، ئەی خوا نا بەزادەی وەرە ئیندۆمی، هەرە وەڵای ئەکسە شەڕە بەسەر ئیندۆمیەکە. بۆ چکۆمە وێنەیەکی پێداوە کە ئەمە خۆشە، ها تامێکی چێژێکی لێ بینیوە. یعنی لەگەڵ سروشتی ئەوە ئاگونجێ وێنەی سۆسیال میدیاش لەگەڵ سروشت و کاریگەریەکانی ناخی مرۆڤە ڕاستەوخۆ چیەکە؟ ڕاستەوخۆ کاریگەری دروستەکە. ئەمە بۆیە بەڕاستی مناڵ تا تەمەنێکی دیاریکراو زۆر خراپە کە بەڕاستی بە بەردەوامی ئەم بابەتی سۆشیال میدیا و مۆبایل و ئەنتەرنێت و شتانی پێبێت بۆ گەورەش خراپە. ئێستا یەکێک لەو شتانی کە ئێمە بەڕاستی سێکە ڕەوشتی خوێندنەوە، خۆ ڕەوشتەوە نێکا لە ئەخلاقی جوامێغڵە، ڕەوشتی خوێندنەوە بنمونە. چیەمان هەیە ئێستا بەهۆی سۆشیال میدیاوە دوو لاپەڕە خوێنین یەکسەمانۆبی پڕ بووە، پڕ وێنەکە پڕ بووە. بۆیە سەیرەکەی ئێمە بەڕاستی ئەبێ زۆر وریابین مامەڵەی دەور و بەرمان بە چ شێوازە کاریگەری لە سەرمان دروستە بێ. هەر کەسێک هەر کاریگەریەک لە هەر بابەتێکەوە بۆی دروست بوو ئەتوانێت ڕەتفعلێکی هەبێ. یعنی سێکی سە بە نمونە ئەگەر لە دینە کەسێک تاوانێکە چی بکە؟ ئەستەغفیرڵڵاه بکە. هەسەیکە گۆڕینی ڕەوشتە. یعنی دین زۆر جوان شتەکانی ڕێخستووە. یعنی کەسێک تاوانێکە یەکسەر پێ فەرمێ چی؟ ئەستەغفیرڵڵاه بکە، یەکسەر ڕەوشتەکەی ئەگۆڕێ. بۆیە ئەم گۆڕینی ڕەوشتە لە هەر شتێکا بێ، ئیتر لە سۆشیال میدیا بێ، لە قسەیەکا بێ، لە هەر شتێکا بێ، مرۆڤەکان پێویستە ڕاستەوخۆ
دوای ڕەوشتە هەڵەکە یەکسەر ڕەوشتێکی باش بکەن دین ئەمەی پێداوین استەغفیرڵڵاه بکە سوبحانەڵڵاه بکە داوای لێبوردن بکە باشە تەلەفۆنێ بۆ کەسەکە بکە ئەمەوە ئەکا کە بەڕاستی ئێمە کاریگەریەکانمان لەسەر کەس بێتەوە بێگومان مامۆسا ئەو هەموو سیفەتە جوان و ئەو هەموو ڕەوشتە جوانی کە ئێمە هەمان بێت پراکتیزەی بکەین و لە ناخماندا جێبەجێ بێت ئەو بەها باڵا جوانانە چ سوودێکی بۆ خۆمانە بێت چ سوودێکی بۆ دەوروبەرەکەشمانە بێت خۆی ڕەوشت لە هەمووی جوانتر ئەوەیە مرۆڤ ئارامەکات ڕاستە یعنی ئەم مرۆڤە ئەبێتە مرۆڤێکی تەندروست لە ناو کۆمەڵگایە واتە چی حەزەکانی کۆنتڕۆڵەکە حەزەکانی کۆنتڕۆڵەکە ها سەیریکە بۆ نمونە لە ناو مەجلیسێک ئێمە دانیشتوین باش قەرار نییە لەوێ قسەیە بکەین ئەگەر قسەیە بکەین و زەرەر بدەین دوای هەز بە چیەکەین هەز بە تاوان هەز بە ناومێدی هەز بە بێزاری تااقەتی خوێنەوەمان نامێنێ تاقی خوێندنمان نامێنێ تااقەتی ماڵەوەمان نامێنێ تااقەتی کەسابەتمان نامێنێ ئاتۆ سیدیکە یەک قسە بە نوعێ کردوتە سەرزەنشتێک کراوی تااقەتی کۆی کایەکانی کۆمەلگا و نامێنێ بەڵام ئەگەر کەسێک ئەم تەسکی نەفسی نەبوو ئەم پێداچووی نەبوو ئەوە بێتاقەت بناوێنی چی ینی هەر تەبیعیە هەراوە قسە ئەم مرۆڤە ئەزین چۆنە کاردن ئەم مرۆڤە بەرپرسیارەتی ژیان هەڵناگرێ یعنی هەر مرۆڤێ بەڕاستی لە ژیانە بەرپرسیارەتی هەڵنەگرت پێداچوونەوە باسخۆتەکانی ناکە مرۆڤ بە چی پێشەکەوێ مرۆڤ بە چی پێشەکەوێ بە پێداچوونەوە باسخۆتەکانیە مرۆڤ چۆن ئەتوانێت لە ناو خەڵکیە سەیریکە ئێمە دووشت لە ناو کۆمەلگای جیاکەینەوە کاردێنێ ئەڵێ ڕەوشبەرزی داواکاری نییە ڕەوشبەرزی خۆنیشاندانە یعنی ڕەوشبەرزی پێویستی بە پێناسەکردن نییە هین پێویستی بە خۆ پێناسەکردن نییە بەڵکو پێناسە ئەکرێ یعنی هەمومان لە ناو کۆمەلگا پێناسەیەکمان هەیە هەمومان پێویستمان بەوە نیە لە ناو کۆمەلگای خۆمان پێناسەکەین هەر مرۆڤێ بە دوای ئەوە بگەڕێ لە ناو کۆمەلگە خۆی عەرزکە خۆی پێناسەکە ئەوە خەڵکی بۆ ڕووپامایی مامەڵی لەگەڵەکەن نەک بۆ خودی خۆی بۆیە بەڕاستی هەمومان ئەگەر خوای گەورە ئەو عەقڵی پێداوین باش بەکاری بێنین هەمومان ئەزانین هەڵەمان کردو یا چاکمان کردو ممکن نیشتیوە مەگەر مناڵ مەگەر شێت ممکن نییە مەگەر خەڵک خۆی لە گێری بدا کە من هەڵسوکۆتێکەکەم لەم ستۆدیۆیە چوومە دەرەوە نەزانم مامەڵەکەم دروست بیا دروست نەبووە نەک هەر ئەوە نەزانم قسەکەم سوودی هەبوو یا سوودی نەبووە بۆیە هەر مرۆڤێ بەرپرسیارەتی ژیان لە ئەستۆ نەگرێ ناتوانێت پێداچوونەوە بە هەڵسوکۆتەکانیان بکات ئەم جۆرە مرۆڤانەمان زۆرە کە بەرپرسیارەتی ژیان هەڵناگرن کامیشە گلەیی ئەکەن لە خەڵکی بۆ ڕێزیان لێ ناگرن هاتۆ سەیریکە گلەیی ئەکەن لە خەڵکی بۆ ڕێزیان لێ ناگرن گلەیەکەن لە خەڵکی بۆ خۆشیان ناوێن گلەیەکەن لە خەڵکی بۆ مامەڵیان دروست نیە لەگەڵیانە واتە مرۆڤێک کەوتە قۆناغی گلەیکردن لە کۆمەلگا ئەم مرۆڤە بەرپرسیارەتی ژیانی لە دەستداوە و ناتوانێ ئەو هەڵس و کەوتانی ژیانی خۆی چاکاتەوە نابێ مرۆڤ هەر چاوەڕێی ئەوە بێ لە کۆمەلگە ڕێزی لێ بگرێ نا ئەبێ ئەم ڕێز و ڕەوشتی خۆی نیشانی کۆمەلگە بدا بەڕاستی ڕێز و خۆشەویستی نیشانی کۆمەلگە بدا چکە کۆمەلگە ناچار نییە بە دوای وردەکاری ئێمە بگەڕێ کۆمەلگە ئەو وێنەی ئێمە ئەبینێ کە عەرزەکەین ئەم وێنەیەش بەڕاستی هەر چۆن بێ مامەڵەی لەگەڕەکرێ لە دینیشە حکم لەسەر ساحیرەتێ ئەوە خوای گەورەیە دڵەکان ئەم لاولا پێەکات بەڵێ ئەو کاریشم ناوانێ پرسیاری هەبێ مامۆستا ڕەوشبەرزی کەسێکی ئاسایی کەسێک کە ناوبانگێکی نەبێت لەگەڵ کەسێک کە مامۆستای ئاینی بێ مامۆستای زانکۆ بێ پێگەیەکی هەبێ ئەم ڕەوشبەرزی ئەگەر نەیپارێزێت کاریگەریە بێ لەسەر کۆمەلگا کاریگەری بێ لەسەر ئەوەی کە پاشەکشەیەگە بێ بۆ ئەو بوارەی کە مەسەرەن ئەمە هەڵەیەکی کردبێ خۆی چونکە ڕەوشتی مرۆڤەکان کاریگەری دەوروبەری لەسەرە نەک هەر کەسایەتێکی دیار کەسایەتێکی ئاسایش کاریگەری لەسەر کۆمەلگە دروستەکە
بەڵام لێرە جیاوازەکە ئەلێرایە بەڵێ ئەڵێ چی ئەڵێ دزی خراپە ڕۆشتی خراپۆ نییە بەڵێ بەس ئەگەر هەژارێک دزی بکە عزرێکی بۆیە ئەکرێ هەژار بوو بێ ئەکرێ ئەوە بوو بێ ئەکرێ تا لە دینە لە هەژاریە دزی بکە دەستی نابڕمەنی ئێگە دەوڵەمەنێ دزی بکە عیبێ عیبێکی زۆر گەورەیە خۆ دزی عیبەیە خراپە بەس دەوڵەمەنێ بیکە خراپترە باشە ئەگەر مناڵێک درۆ بکە باشە خراپەوە نییە بەس ئەگەر مامۆستایەک درۆ بکە بۆیە بەڕاستی کۆمەڵگە بە گشتی ناچار نییە بچێتە ناو وردەکاری بۆیە بەڕاستی ئەوانەمان کە لە ناو کۆمەڵگەیە پێگەمان هەیە ئەبێ بەرپرسیارەتەکەمان باشتر هەڵگرین ئەبێ زۆر بە حەزەرتر بین نابێ هەر چاوەڕێ بین خەڵک دەستخۆشیمان لێ بکە ناوێ هەر چاوەڕێ بە جوان وەسفمان بکە نابێ ئەبێ خۆمان جوان وەسف نیشان دەین ئەبێ زۆر وردەکار بین ئەبێ زۆر هەستیار بین یعنی نازام چ زانایەکە فەرمێ ئەگەر بێت و ئاو خواردنەوە شخصیتم لە کەدار بکە ئاوکە ناخۆمەوە ئەم وێنەی بێنە پێشچاوی خۆت بۆچی بۆ ئەوەی کە کەسایەتێکی گەورە لە ناو کۆمەڵگایە باشە لە ناو کۆمەڵگایە هەڵەیەکەکە ئەو کۆمەڵگایە کەوتە هەزە بۆ چکە قەرارە لێرە بۆ وێنەی جوان بێت سەیریکە چە بنمونە کانیەک قەرار نییە لە کانیەوە ئاوێکی پاک و ڕوون بێ ئەی ئەگەر کانیەکە ئاوێکی لێڵی لێ هات ناڵێن کانیەکە خراپە ئەڵێن کانیەکە ئاوێکی خراپی لێ هات بۆیە بیر و باوەڕەکان ئاینی پیرۆزی ئیسلام مامۆسایەکی قوتابخانە پزیشکێک کە هەڵەیەکەکە ناڵێن پزیشک خراپە ئەڵێن ئەو پزیشکە هەڵەی کرد وێنەکە ئەبێ ئاوانیشان دێن بەڕاستی بۆ چونکە قەرارە قیەم و بەها لە ناو کۆمەڵگەیە بەردەوام بێت سەیریکاردانیات یەک شت کە گرنگە بەڕاستی باسیکەین نابێ شیراز ئێمە ببینە هۆکاری تێکدانی شیرازی کۆمەڵگا ئەکرێ مرۆڤێ هەڵە بکە باچە پێگەشی چەند بەرز بێ ئەکرێ یعنی سیر نییە ئەمە زۆر مهمە ئێمە بەڕاستی ئەم وێنەی ئاوانی سیر نییە مرۆڤێکی گەورە هەڵە بکە بەڵام سیر لەوایە ئێمە کۆمەڵگا تێک دێن بە بۆنەی هەڵەی مرۆڤێکەوە ئەمە خەتەریاتەکەیە واتە چەنە هەڵەی مرۆڤێکی گەورە هۆکارە بۆ تێکدانی شیرازی کۆمەڵگا ئەوانەی کە هەڵەکە ئەکەنە هۆکاری تێکدان تاوانەکەیان زیاترە ئەوانە ڕەوشتیان نزمترە بۆیە بەڕاستی گرنگە کە ئێمە لە ناو کۆمەڵگەیە ئەوانەمان کە قسە ئەەکەین ئەوانەمان کە دەرئەکەوین ئەوانەمان سۆشیال میدیا بەکارێنین بۆیە بەڕاستی ئەبێ ڕەوشت بەرزانە مامەڵە لەگەڵ ئالەتەکانە سپاس بۆ وەڕێز کامەران فەتاح توێژەر کە لەم تۆرە لەگەڵمانە بوو دەست